بەڵێ عزیزان و خۆشەویستان تەوەرەی یەکەمی پرۆگرامەکەمان باز لە پلانی کۆشش و ئامانجی قوتابیەکەین لە ساڵی نوێی خوێندندا بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر شرام مستەفا ڕاهێنەری پەروەردەیی کە لە ستۆدیۆ لەگەڵمان میوانە و ئامادەیە. کاکتۆر بەخێر بێیت، سڵاوی خوات لەبێت. ئێمە لە بەرنامەی ڕابردوو باسمان لەوە کرد ناوەندەکانی خوێندن و مامۆستا چۆن خۆیان ئامادە کردووە بۆ پێشوازی لە ساڵی نوێی خوێندن و قوتابیان کێنە قۆناغە جیاوازەکانی خوێندنەوە. دەمەوێت ئەم ساڵ باز لە خودی قوتابی بکەین، چۆن پلانێک دابنێ لەم سەرەتای ساڵەوە بۆ کۆشش و ئەو ئامانجەی هەیەی پێی بکە هەر لە قۆناغیەکی سەرەتایی تا 12 ئامادەی. دەمانێت باس لەم بابەتە بکەین، چۆن قوتابیەک پلان دابنێ بۆ ساڵی نوێی خوێندنی خۆی بۆی کە لە دوجار قوتابیەکی سەرکەوتوو بێ و بەدڵی خۆی ئەو نمرەی ئێوێت لە کۆتایی ساڵە بەدەستی بێنێت. دەستان خۆش بێن. مەسەلەی خۆئامادەکردن خوێندکار لە هەر قۆناغی خوێند نابێت، یەک شت گرنگە لێرەیە، یعنی وازی لێ بێنێ بۆ خودی خۆی، یعنی کۆمەڵێت تەداخلات هەیە ئەوە زۆر گرنگە کە ئەو تەداخلانە نەکرێن. بۆ نمونە بە تایبەتی لەلایەن دایکان و باوکانەوە، یعنی کۆمەڵێک شت هەیە کە بە ئەزمون ئێمە پێگەین لە مەکتەبەکانە، چاودێرێکی جای وایە، یعنی ئەمە بە تەواوەتی ناوەڵام جای وایە چاودێرێکی زۆر چڕ هەیە لەسەر خوێندکاران و بە تایبەتی دایکان و باوکان کە ئەبێ بزانرێ مەسەڵەن گورد و دریشتی ئەو قوتابیە چی ئەکات و چی ناکات و تایبەتی بە دێزەرێنانی نمرە کەمە بۆ خۆی بەرنامەی و پلانی ئەو قوتابیە تێگەیە. ئەو خەڵە زۆر گرنگە کە دایکان و باوکان وریایی بن. بۆ نمونە ئەوە خۆی لە ناوبردنی خودی قوتابیەکەیە، یعنی بۆ نمونە لەم هەفتەی ڕابردووە بۆ نمونە باوکێک ئەچێشکات لە مامۆسایەکە لەبەرەوەی نمرەی تەواوەتی پێنەیاوە، بە حەقیقەت ئەمە ئیتر خۆی تێکدانی پلانی تەلەبەکەیە پێشەوەی تێکدانی پلانی مامۆساکە بێت. جا لەبەرەوە کە تۆ تەلەبەکەت سەربەخۆ نەکرد نەوتوانی بڕوا ینی ئەو فڕای تا دوو سەری کە بڕوا بەخۆی بکە کەواتە ئەو کاتە تۆ پلان هیچ مانایەکی نامێنێتەوە. کاتێ پلان معنای ئەبێت کە ئەو نەفرە بەجێ بێت بزانین چی ئەکات و چی ناکات. لەبەرەوەی ئەو خاڵە زۆر گرنگە. جا مەسەلەی ئەوەی کە مەسەڵەن پلان دابسەر ئەو خاڵە بەست ئەوەی دایک و باوک لە سەرەتای دەستپێکی قۆناغی خوێندن کە بڕیارە 13 مانگ دەست پێ بکە، حتا کۆتا تاقیکردنەوەی ساڵ هیچ عیلاقی کوڕکچوو قوتابیەکەی نەبێت، یان ئەوەی تۆڵی مەبەست بابەتێکی دیکە کە تەداخل لە پلانەکەی نەکات، نەک عیلاقی تەلەبەکەی نەبێ. ئەزانین چۆن فەرقی هەیە. ئێمە ئەڵێن ئەکرێ عیلاقێکی چاودێریکردنی تەلەبەکەی هەبێت لە ڕووی کەسایەتیەوە، بەڵام وا زۆر بێنی کە ئەو تەلەبێت تا چنێک نمرە ئێنێ. ئەنی ئێمە پەروەردە فێرکردن خۆی لەوەیە ئەبینێتەوە کە ئیتر ئەو تەلەبێ ئەبێ ئەو نمرەکەی ئەوە نەبێ اینجا سەرکەوتووە کە ئەمە بە هیچ شێوازەگوانیە. یعنی ئەکرێت تەلەبەیەک نمرێکی کەم بهێنرێ بەڵام سەرکەوتوش بێت لە هەمان کاتا، بەڵام بۆ پێچانەشەوە کرد تەلەبێک نمرەیەکی زۆر بەدەست بێنێ بەڵام سەرکەوتوش نەبێ. یعنی مەبەستەکەی من ئەوەیە کە دایک و باوکیان مامۆسایان کۆمەلگا ئەو چاودێریە چڕە نەکاتە سەر خوێندکار تەنها هەدەفەکە بە دێزانانی نمرە بێت، بەڵام ئەکرێت چاودێری هەبێ بۆ کەسایەتی تەلەبە. یعنی بزانێ ئایا مناڵەکە کەسایەتی لە چه ئاسێکایە، ئایا ئەو تەلەبەیە ئەو مناڵە ئەو کچە ئەو کوڕەت یعنی بڕوای بەخۆی هەیە ئەتوانێت خۆی بدۆزێتەوە، تعاملی لەگەڵ خودی خۆیان چۆنە، لەگەڵ مامۆسا لەگەڵ دەوروبەر لەگەڵ دایک و باوکە ئەو چاودێری هەبێ باشەوە. ئەو چاودێریش نابێت چاودێریەکی ڕاستە و خۆ بێ، هەموو چاودێریەکان ئەبێت چاودێریەکی ناڕاستە و خۆ بن. یعنی ئەو قوتابیە هەستی پێ ناکاکە ئەو قوتابی هەستی کرد کە چاودێریەکی چڕ هەیە بەسەریەوە چاودێری هەر شتێکی ناو ئەنێ ئەو کاتە بە باشی ناشکێتەوە. هەدەفەکەی من ئەوەیە تکایە باوازم ینی هێنانی نمرەی بەرز بێنین. یعنی ئەکرێ قوتابیە سەرکەوتوو بێت لە هەمان کاتا نمرەی بەرزش بەدەست بێنێ، بەڵام ئەگەر قوتابیە سەرکەوتوو نەبێ ئەکرێ نمرەی بەرز بەدەست بێنێ بەڵام سەرکەوتوو نەبێ. هەدەفەکەی من ئەوەیە. یعنی با ئێمە خودی کەسایەتی قوتابیەکان خوێندکارەکان لە ناو نەبین، تەنها یعنی هانیان بدەین نمرەی بەرز بەدەست بێن. دوجار ئەمە خۆی لادان ئەبینێتەوە. ئەکرێ ینی قوتابیەک ئامادەبێ هەموو شتێ بکات تەنها لە پێناوی بەدەستهێنانی نمرەی بەرز، تەنها لە پێناوی ئەوەی کە ئافرینی کۆمەلگا بەدەست بێنێ، ئافرینی دایک و باوک، ئافرینی مامۆسا بەدەست بێنێ. ئەمە هەمومان بەژاین تایە. یعنی مامۆسا خەتای هەیە، کۆمەلگا خەتای هەیە، دایک و باوک خەتای هەیە، خودی مامۆساکان کە تەلەبەیەک نمرەی بەرز بەدەستهێنێ ئافرینی لێ ئەکەنەوە پێچاونەوە کە تەلەبەیەک نمرەیەک بەدەستهێنێ ئافرینی لێ ناکەن. ئەکرێ ئێمە ئافرینەکان دایکن بۆ چی بکرێن و بۆ چی نەکرێن. یعنی ئەوەی بەلای منەوە هەمیشە جەختی لەسەر ئەکەم کە گرنگی پێ بدرێ زیاتر کەسایەتی ئەو تاکەیە.
يعني كسایەتی لە ناو برا ینی بەجددی بەدەستێنانی نمرە هیچ مانایەکی نامێنێتەوە ینی ئەمانە بە هەمومان بیرزانین بە تایبەتی مامۆسایان لە کۆڕەکانە لە سیمینارەکانە لە کۆبنەوەی دایکان و باوکانە ئێتر چوزانم لە ناوەندەکانی پەروەردەیە چ پەیمانگا بێت چ ئەهلی بێت چ ناحکومی بێ ینی با تەنها قسەکردمان نمرە نەبێ فلانە کەس سیمینارێک پێشەشەکان لە هۆڵی فلانە کەس چۆن پۆلی 12 نمرە بەدەست بێنێ چۆن ئاخودێ وەڵای ئەمە ئێتر پەروەردە معنایەکی تیان نامێنێتەوە ینی باەن لەم وڵا تایتڵی ناونیشانی بابەتەکانان بکەین چۆن سەرکەوتوو ئەبی ینی ئەوەش نەبێتە ینی وەکو ئەوی کە ئێستا گەشەبێدانی مرۆی بەداخەوە بۆتە بابەتێکی چوزانم گاڵتا ئامێز ینی بەو شێوێژ ناکە تاک ینی ئەو تاگە بکاتە ینی چی پێوتێ گەشتبین بێ بەڵام گەشتبینێکی ناواقعی ینی تۆ ئەبێ واقعی بی گەشتبین بە بەڵام واقعی بە ینی تۆ ناکرێ تاکێکی درۆزن دروست بکەی بڵێ تۆ ئەتوانی هەموو شتێ بکەی ئەمە درۆکردنە ینی بەجددی تۆ چۆن ئەتوانی هەموو شتێ بکەی ناکرێ ئەبێت تۆ تاکێکی بڕوا بەخۆبوو دروست بکەی و لە هەمان کاتا گەشتبینێکی واقعی ئەمە زۆر گرنگە ینی تۆ ناکرێ بڵێ فیلەکە تۆ ئەتوانی بفری وەڵی ناتوانێت بفرێ ئەجا حەزەکە هەزار نمونەی فەیلسوف و نازانچی و گەشەبێدانی مرۆیی بۆ بێنیتەوە ئەبێ واقعیانە لەگەڵ تاکەکانە هەڵسوکەوت بکەین ئەو تاکە لە چ قۆناغێکایە لە چ تەمانێکایە ینی خۆمان بینەس ئەو ئاستە ئێمە خۆمان لەو تەمەنەیە چۆن بووین نابێ ئینسان لە هەر مەرحلەیەکە بێ بوو بە قسەکەری کۆمەگا بوو مامۆستا بوو بە نازانچی بوو بە ڕاهێنەر ینی ڕابردووی خۆی لەبیر بکات تەمەنەکەی خۆی لەبیر بکات لەو کاتی خۆیان خۆی لە چه ئاسێکا بووە بیرکردنەوەی چۆن بووە ینی ئەو کاتە ئێمە ئەگەر خۆمان لەبیر نەکرد ڕابردووی خۆمان لەبیر نەکرد ئەتوانین چۆن تەعامل لەگەڵ بەرامبەرەکەشمان بکەین کاکتۆر هەر لە واقعبینەوە کەواتە ئێمە باس لە واقعی ئێستەی کۆمەلگای کوردەواری بکەین و باسی لە قوتابیەکەکەین کە سەرەتای دەستپێکردنێتی پلان و دابنێ چۆن کۆشش بکات بگا بە ئامانجەکانی سەرکەوتوو بێ ڕاڕایی لەوەی دەوام هەیە یان نییە بایکۆت هەیە بایکۆت نییە باوکی موچێ وەرگرتووە وەری نەگرتووە بەرگی تازەی بۆ کڕیان ناکرێتوانێت پێویستەکانی قوتابخانە بەڕاستی بکڕیان نەکرێ ئەو شوێنەی کۆشی تیاکە سەر بخۆیە یان ناکرێت شوێنی سەر بخۆی یان یەک دنیا لەم جەنجاڵی و تێکەڵیە ئەمانە چ کاریگەریەک لەسەر دڵ و دەرونی قوتابی دروستەکەن و قوتابی چی بکە بۆی لەم جەنجاڵێ بێتە دەرەوە بیر لە پلانەکانی خۆی بکاتەوە بە شێوایەکی واقعیانە بتوانێت ئامانجەکانی بەدەست وڵای بە تێکیدمانەوە نەمانوێت کاریگەری هەر هەیە ینی ئەمە هەوو کووتمان واقعی بین ینی ناکرێ بڵێن ئێمە ئامۆژگاری ینی قوتابی بکەین تۆ عیلاقەت نەبێت و نازانم چی و بەنامەی خۆی ینی بمانەوە نەمانوێت کاریگەری هەر هەیە ینی یەکێک لە هۆکارەکانی داڕمانی پرۆسەی پەروەردە ینی من ناوی ئەنم داڕمان ینی ئەمە تر بە بینای جوان و نازانم چی شتانە ینی فری نەدەین دارمانی باری پردەیەکی لە هۆکارەکەی ئەوەیە تۆ کە مەسەن لە بواری ئابووری مامۆسا نازانم چی خێزان مرتاح نەبوو بە تەکید ئاگاشی لە پلانەکەی خۆی نامێنێ ئاگای لە قوتابخانە نامێنێ ئاگای لە کۆمەڵەشت نامێنێ یعنی ئەو کاتە کە ئینسان لە بواری ئابووری باش نەبوو تەنها گرنگی بە ضروریاتی ژیانەیە ینی تر مەسەن گرنگی بە کۆمەڵێشتی تر نایە بیر لە کۆمەڵێشتی تر ناکاتەوە بەڵام لە هەمان کاتە ینی ئەکرێ قوتابی لەم کاتیا ینی خۆی ون ناکایمە ئەتوانین هەر ئامۆژگاری خوێندکار قوتابی بکەین کە مەسەن خۆی بگونجێنێ بتوانێت هەوڵ بدا بتوانێت پلانەکەی خۆی دابنێ بتوانێت مەسەن بەلایانی کەم ئەو ساڵی نەفەوتێ ینی احتیمالە ئەو کاریگەریە ئابووری کە هەیە زیاتر لەسەر و خوێندکارە نەبێ بۆ نمونە لەبەرەوەی کە مەسئولیەتی کەمتر لەسەر لەوانەیە ئەکرێ لەسەر دایک و باوکی بێ لەسەر خێزانەکەی بێ ئەکرێ بە شوێک لە شوێیەکان خێزان دایک و باوک هاوکارێکی زۆر باش بن لەبەروی ناکرێ ئەوەش بکرێتە بیانویەکی زۆر بەهێز کە تر هەموو شتێک خۆی بەدەستەوە بدا یعنی ئێمە هەمیشە ئینسان لە هەموو بارێکان نابێ بە تەواوەتی خۆی بەدەستەوە بدا بێ خۆی بگونجێنە و لەگەڵ ناڕەحەتیەکانی ژیانە بڕوە ینی خۆی ژیان معنای ژیانیش ینی ململانە ینی ناڕەحەتی ینی بەربەرانەکاریکردن لەگەڵ ئەو شتانی کە ئێنە پێشەوە ڕۆژانە لەبەرەوەی ئێمە ینی ئینسان کاتێ ئەبێتە تاکێکی پتەوە کاتێ ئەبێتە تاکێک کە بتوانێت لە داهاتوە لەسەر پێی خۆی بۆسە ئێبم قۆناغانەیە بڕوە لەبەروی ئەمە ئەکرێ هەلێکی ڕاهێنان بێ بە ئەو خوێندکارە بۆ قوتابیە کە بتوانێت لە داهاتوە لەسەر پێی خۆی ڕابوەسێ هەر چۆنێک بە و هەر باو دۆخاکەی بێ ئەبێ قوتابی هەوڵی سەرکەوتنی خۆی بدا هەوڵی دۆزنەوەی خۆی بدا ئایا تر وەکو وتمان لە ئەگەر حەز لێ لە هێنای نمرەی بەرزابێ لە تاواکردنی خوێندنەکەی بێ ئەکرێ خۆی بەدەستەوە نەدا بەڵام وتمان بمانەوە نەمانوێت کاریگەری ئەبێ واقع بین زۆر باشە کەواتە ئێستا گەیشتین بۆ ئەنجامەیە بێ هەموو قوتابیەک پلانێکی هەبێ بۆی چۆن کۆشەکانیەکە چۆن مڕاجعی بابەتەکانیەکە چۆن ئەخەوێ چۆن هەڵەسێکەی ئەخوا کەی ناخوا ئەمانە گرنگن پرسیارەکە ئەوەیە ئایا هەموو قوتابیەک
کە لە قۆناغێکی بۆ نمونە گەر با بڵێن شەشی بنەڕەتی وەرگین یان نۆی ئامادەی وەرگین. ئەکرێ قوتابیانی ئەو پۆلە و قۆناغە هەمویانی یەک جۆر پلانیانە بە یا پلانەکان بەپی ژینگەی با بڵێن خێزانەکە و پێی کەسەکە بەپی توانای با بڵێن زیرەکی و ئایکی و مێشکی ئەو کەسە ئەگۆڕێت. ناحتمما پلانەکان ئەبێ جیاواز بۆ منە پلانی خوێندکارێکی پۆلی 12 فەرقی لەگەڵ قوتابیەکی پۆلی یەک تا نۆی بنەڕەتی یان خوێندکارێکی پۆلی 10 و 11 مەسەن هی قوتابیەکی پۆلی 12 ئەکرێ خەونێکی هەبێت لە چ بەشێک وەرگیرێ بۆ نمونە بەڵام خوێندکارێکی قوتابیەکی پۆلینەوە ئەکرێ ئەوە بێ کە بتوانێت دەرچێت یان بۆ نمونە بێتە قۆناغی دا یان دەبێتە قۆناغی 11 پلانەکان جیاوازن. من مەبەستی منەوە بوو لە هەمان بۆ پۆلی 12 ئایا ئەکرێ ئەوانی کێسە لە پۆلی 12 هەمویان یەک جۆر پلانیان هەبێ؟ بەڵێ نەخێر ئەکرێتە سەر خودی تاکەکە خودی ئەو خوێندکارە بۆ نمونە کۆمەڵی یاسا هەیە دایەنن بۆ تەلەبە تۆ ئەبێ بەیانیان زوو هەڵسی سعی بکەیت تۆ ئەبێ شەوان سەعات ئەوەنە من بە بڕوای خۆم ئەوەی بە ئەزمون و ینی پێگەیشتم ئەکرێتە سەر ئەو تاکە یانی تۆ لەگەڵ چیان مرتاحی ئایا بەیانیان زوو هەڵسی ئەچێتە مێشکتەوە هیوا هەیە بەیانیان زوو هەڵسێت قەی ناکە زوو هەڵسان باشە بەڵام بە هیچ شێوازێک ناچێتە مێشکیەوە ئێتر بەڵێ کۆمانی بە شێوەیەکی گشتی مێشک سافترە نازام چی بەڵام تەلەبەی وایە هەیە ناچێتە مێشکیەوە ئەو یاسای شمولی ئەو ناکە ینی ئەو تەلەبە پێش هەموو شێ بەگوێی خۆی بکات تا بەگوێی فلانە فەیلسوف بەگوێی فلانە زانای دەروون نازام چی ئەو شتانە یەکەم جار بەگوێی خۆت بکە شوێن خۆت بکەوە بزانە لەگەڵ چیان مرتاحی لەگەڵ چ بەرنامەیەکان مرتاحی بەو شێوەیە بڕۆ ینی با کاتی خۆیان نەفەوتێنن بە فلان بەرنامە و بە فلان زانا و فلان فەیلسوف و بە فلان جەدوەل و وەڵا فلانە کەسێک جەدوەلێکی داناوە بۆ نمونە سەعات دا تا 2:30 بخوێنە 2:30 بۆ 5 دقیقە سەعاتێ بکات ئەمە بەجددی ئەمە ناکرێت. وەکو بابەتی نەخۆشی سێریکەن ینی هەمان نەخۆشی لە دوو کەسی جیاوازە لەوانەیە جۆری دەرمان و عیلاجەکەی جیاواز بێ نازانیت ئەمە هەر نازانم هەر شتێکی دکتۆر ڕێک ناکە یەکە کارەبانە بوو یەڵا من ساعت 6 هەر شتێکی نازانم شتێکی جوان نییە ینی تۆ خۆ کابرا ڕۆبۆت نییە قومیشی کرد بیکەی بەکاربایەوە ئەو بەو بەرنامەیە بڕوا ئێوە سعات کاکە دە تااقەتم نیە لە خۆم و میوزاتم تێکچوو ئێوە بەرنامەکە تێتەوە بەرنامەکە ینی خۆت جای وایە تۆ بە 2 سعات تا ئاوات بڕاوە سێ تااقەت نامێنە بیرەکەیتەوە تو خۆ ناکە ئەمە ینی چی ئەمە تۆ ئەم بەرنامانە بۆ ڕۆبۆتن ها ڕۆبۆتی تۆ قوڕمیشی یەکەیت و تاوا بە ئافرم ینی ئەمانە ناکرێت تەلەبە بە شوێن خۆی بکەی ینی نابێت تۆ خۆت ونکەی ئێستا ئەمە جەدوەلێکی پێ و چوزانم لە 50 خانە پێکاتەوە ساعت 8 بیانی هەڵاسی بۆ منە 5 دقیقە ریاضاخی ساعت 8:30 کوپێ قاوا خۆیتەوە ساعت 9 ئیتر دانیشی سعیەکەی تا 11 سعیەکەی 11 ئەچی بۆ لای دایە بۆ لای بابا شتە مناڵانە هەر بەجددی ئەمە ناکرێت ئەمە شتانێکی مناڵان شتانێکی ناپەروەدەین پێم ئەو چینایەتیە ناشیرینە قێزەونەی لەنێو کۆمەلگای کوردەواری سەرانی کوردستان دروستیان کرد تا چەندێک واکات قوتابی کاتی بڕوا و نەتوانێت کۆشەکانی باش ئەنجام بدا جاران ئێمە کە لە قوتابخانە بووین ئەو ڕۆژێک گەر پارەمان پێ وایە هەمووی پۆلەکە پارەی پێ بگەر پێمانە وای هەر هەمومان پێمانە جلو بەرگەکەمان هەمووی وەکو یەک بوو بە پێ هاتوو چۆمانە کرد ئێستا بابچینە بەردەم قوتابخانە ئەهلیەکان بڕوات هەبێ ئاخر مۆدل ئۆتۆمبیلی گرانبەها مناڵەکە بات و ئەشیێنێتەوە لەوەش خراپتر دەستەواژەیە ینی حرمەتەن بۆ بینەران جاران ئەگەر کەسێکیشی بۆ کەسێک کردە وشەی نۆکەریان بۆ بەکارێنانی کۆمەڵی نۆکەریان هەیە دەرگاکەیان بۆ کاتەوە مناڵەکە ئەبات و وێنێ ئەم دیمەنە قێزەونە چەندێک تەسی لەسەر دوو قوتابخانەکە یەکێکیان حکومیە لەم بەرەوە یەکێکیان ئەهلیە لەم بەرەوە ئەمان بە پێڕۆنەوە ئەمانیش هەموو ئۆتۆمبیلی گرانبەها بە دیاریانەوە وەساوە خۆشبەختانە هەمیشە یەکەمەکان دووەمەکان سێمەکان لێ هاتووەکەیان چوزام هەر لە قوتابخانە با بڵێن شعبیەکانە دروست بن هەر لە قوتابخانە ئەوانەی کە چوزانم بیناکەیان جوان نییە ئەوانەی کە با بڵێن قوتابخانە حکومیەکانە خۆشبەختانە ینی ئەو خۆم زۆر پێ خۆشحاڵم پێی لەبەرەوەی شەت نییە ئەگەر تەلەبەیەک هەموو شتێکی بۆ دابین کرا تەلەبەیەک دەرگای سارێکی بۆ کرایەوە سەرکەوتو بێ ئەمە خۆی داماوکردنی ئەو تەلەبەیە بەبێ دایک و باوک ئەوەی کە ئەو ژینگیان بۆ دروست بووە پێی بزانێ ئەمە پێش هەموو شتێک لە ناوبردننی تۆوی بڕوا بەخۆبوونە لەو قوتابیەیە ینی تۆ ئەمە تۆ نائهێڵی سەرما و گەرمای ژیان بچێژێ لە قۆناغێک هەیە کە چەشنی سەرما و گەرمای ژیان زۆر زەرورە
بۆ ئەو ینی ئەو تەمەە کێشەنە تۆ تەمەێکت کردوێت بەسە بەرگی سەرمەگەرمان ناگری کێشەنی بەڵام ئەو تەمەە کە پیاڕۆی زۆ گرنگە بۆ داهاتوو ئەمە ینی خۆشببختانە وتم هەمیشە لێ هاتووەکان لەو قوتابخانە شعبیانەوە دروزە بن و لە خێزانە ئاساییەکانەوە دروزە بن لەبەرەوەی ینی فێربوون پەروەدە هیچ پەیوەندێکی بە ژووری ڕاقی و چوزام سایە ڕاقی و وەکو کۆمەڵێ دایک و باوکانی خێزان ئەڵێن وەڵام من هەموو شتێکم بۆ مناڵەکەم دابین کردووە نازام چی ئەی تێ ناکەم بۆچی مناڵەکەم سەرکەوتو نییە وەڵی تێ بگە هۆکارێکی دیارە بۆچی سەرکەوتو نییە ینی پیرۆز ناکە خۆمان بێ ئاگا بکەین من بە بڕۆی من هەموو تاکێک هەموو دایک و باوکێک هەموو ئەو دەوروبەرە ئەزانێ بۆچی ئەو تاکی سەرکەوتو نییە بەڵام ئەکتێ خۆمان بێ ئاگا بکەین لەبەرەوەی باگوێنین مەسەن ئەو چینایەتە دروست بووە کێشە نیە سەرکەوتوەکان هەمیشە لە چینەکەی بەرامبەرن زۆر باشە کاکتۆر لەسەر کۆششکردن بێگومان با بڵێن ساڵی خوێندن لە چەند مانگێک پێگاتووە لە ینی نزیکی 6 مانگ 5 مانگ خوێندن پێگاتوو لە نێوانیانە تاقیکردنەوەکانەکرێ تا چەند گرنگە قوتابی کۆشی ڕۆژانەی بکان نەک کەڵەکەی بکە ئەمڕۆنیکە دووبانینێکە سێبینێکە لە هەفتەیە کۆمەڵک بابەت بەسەر کەڵەکە ئابیانی من هەموو جارە بیرمە بەڕەحمەت بێ باوکم ئەم نمونەی بۆ منە هێنایە ئەیوت وەکو کرێکارێک بێنەرە پێشچوی خۆت ئەگەر با بڵێن گەڵابەیەک بلوکیان داناوێ بڵێن بە یەک هەفتە بێ بیبێتە سەربان ئەگەر ڕۆژی چەند بلۆکێک بەری کەمتر ینی وەکوڵی مەشقەتی توژە بێت ماندووەبی بەڵام ئەگەر چاوەڕەت کرد بۆ شەو ڕۆژی کۆتایی هەفتەکە هەمووی بەریت لەوانێ بۆ شت نەبرێ وەلانێ تووشی مەشقەت و گرفت و ئەوانش بی تا چەند گرنگە قوتابی کۆششی ڕۆژانەی کەڵەکە نەکا بەسەریەکە وڵای زۆ گرنگە یعنی بێ قوتابی ئەو ڕۆژانی کە لە مەکتب ئەی خوێنێ بتوانێت تەرتیبی کە بەڵام ئەکرێ ئەمەش هۆکاری هەبێ لەوانەیە هەنێ قوتابیان زۆربەی قوتابی ئەمە نەکا لەبەرەوەی لە پرسیینەوە وەکو جاران نەماوە و هۆکارەکەش ئەوەیە کە مامۆسات دەستکراوە نیە ناتوانێت بۆ نمونە حتا بە دەرەجەش جای وایە ناتوانێت مەسەن ئەڵێ مەسەن چەند نازم دە دەرەجەی ڕۆژانە هەیە چیە هەیە لەوانەیە زۆر جار ئەگەر دە لە دەی نایاتێ باوکەکە بیان دایکەکە یان کە سوگارە بچێ شکات بکە ئێتر کە شکاتیش کرد مەسەن پەروەدە بۆیە وای لێ هاتووە دایک باکرێ ینی مامۆساکە بانکرێ بۆچی تۆ هەشت دیاوە بەم تەلەبێ بۆچی نۆ دیاوە بەم تەلەبێ ئایتر ناخۆشە یان شتەکە بێتە محاسب و محاسبەکاری کاتە هۆکار زۆرن ینی بۆچی سەحەتەوەکو تەلەبە ئامادە نیە ڕۆژانەکەش ئامادە بکە کە ڕۆژانەکەی ئامادە نەکرد بە تەکید ماگانەکەش سەرکەوتونەوێت کە ماگانەکە سەرکەوتونەبوو لە کۆتایی ساڵی شایە لە کۆتایی کۆسەکەی سەرکەوتوناوێت بەس ئەسڵی ڕۆژانە کۆشەکانی خۆی بکات حتمما ئەبێ ڕۆژانە کۆشەکان تەرتیب بکات ئەگەر نەیکرد کۆ بێتەوە بەسەریا و بەگوێری پێویست سەرکەوتوو نابێ بەڵام ئەکرێ ینی ئیجراعاتی پەروەردەی ینی بۆ نمونە ئەگەر ئامادەی ناکە ئەو دەرەجەی ڕۆژانی کە هەیە لێ بشکێنێ بۆ نمونە ئایا چەند دەرەجە بەر ئەوە ئەکەوێ ئایتر شتەکان دیارن ئەگەر مامۆستا بتوانێ و دژایەتی نەکرێ ئەکرێ ئیجراعاتی پەروەردەی بکرێت لەبەرەوەی گرنگە تەلەبە ئەو ڕۆژانەیە بکات بۆی سەرکەوتو ئاسان بێ بەلایانی کەم بووی کاتە دکتۆر لەو دەرفەتەی ماوە ینی بەڕاستی خراپترین ئەو شتانەی کە قوتابی و خوێندکار لە سەرەتای دەستپێکی خوێندن و دەستکردن بە خوێندنەوە چین لیان دوور بکەوێتەوە شتی سادە بێن ڕەنگە بە تەجروبەی بەڕێزت درکت پێکرد بێ بینی بێت ڕۆژانە کەس دێتە لات ئەمانە کۆمەڵی خاڵن کە قوتابی خۆی لێ بپارێزێ ڕەنگە کاتێکی زۆری بۆ بگەڕێتەوە شتانێک بن کە ڕەنگە ئەمە پێمان وابێ ئاسایی یاخۆ قوتابیەکە لای وابێ شتێکی بەسیتە بەڵام لە ئاسڵا زۆر کاتی بگرێت ئەبێ هەموو لایەک ینی هاوکار بێ بۆ ئەو مەسەلەیە ینی ئەبێ مامۆسا لەسەر ئاستی وەزارەت ئێتر دایکان و باوکان کۆمەلگا ینی بە تایبەتیە بێ هەموو لایەک هاوکار بن بۆ دوورکەوتنەوە لەو شتانەی کە ناپەروەدەین دوورکەوتنەوە لەو شتانەی کە واکە قوتابی خوێندکار مێشکی بەلای بابەتەکەی خۆیان نەمێنێ ئەو هۆکارانەش دیارن زۆرن کە لە مەکتەبەکانە لە خوێندنگەکانە چی بە تەلەبە ئەگیرێ چی پێ ئەبینرێ ئیتر تۆ بەجددی ئەمانە هەمووی هۆکاری ئەوەیە کە مەسەرن کە تۆ نەوتوانی محاسبەیەکی لێ پیچینێکی پەروەدەیانە بکەی ئێتر شتەکەوەکو بڵێ لە دەست دەرەچێ ئەنی هۆکارەکەی هەموو بۆ ئەو ئاگەڕێتەوە مەسەن نەبەڕێوەبەر نەمامۆسان نازانم چی ئەمانە ناتوان حتا وەکو نەدایک و باوک ناتوانێت چۆن ناتوان ئێستا بۆ نمونە لە قوتابخانەیەک قوتابیەک پاکەتی جگەری پێگیرێ یاخود جگەری ئەلکترۆنی پێگیرێ مۆبایل لە بعد لەگەڵ خۆیان ڕەنگە ڕێگە پێدراو نەبێ بۆ نمونە کۆمەڵێک کەرەستەی جەنگ و شەڕ لەگەڵ خۆیان بەیانێ ئیدارەی قوتابخانەکە مامۆستاکە بوونێ محاسبەی قوتابی بکە ئەزای چۆنە
لەوانەیە وەزارەت بڵێ مەسەن ئێمە پشتی مامۆساکەین بڵێ با پێی بگیرێ نازانم چی بەڵام بەعام ئەوەی من هەستم ئەوەی کە من هەستم پێ کردووە ینی بە شێوەی بە زۆری مامۆسایان خۆیان لەو بابەتە دوورەخەنەوە بۆ لەبەر ئەوەی نایانێ خۆیان بکەنە کێشەیەکەوە کە دوا ڕۆژ ئەگەر شتەکە کەوتۆ ینی ئەملا ئەولا دڵنیا بە وەزارەتی پەروەردە پشتگیری مامۆسا ناکات ینی لەبەرەوەی مامۆساش خۆی لە کێشەی ئێستا دوورەخاتەوە ینی کێشەکان چین بۆ تۆ ئەگەر محاسبەی تەلەبێ بکەیت پاکەت جگەرەکەی پێلابی ڤایپەکەی پێلابی چون زانام کۆمەڵێشتی ترکە بە تەلەبە ئەبینرێت چەقۆیە نازانم چی لەوانەیە ڕەتفعلێ ببینێ ئێتر لەوانەیە چوزانم کە سوکای تەلەبەکە بێن تۆ ئەوە هەرزەکارەوە نازانم چی و بۆ هەستت بریندار کردو ئەوە دەست بێنە بە قژیا و نازانم چی و ئێتر کۆمەڵە شێت مشکات و شکاتکاری و ئێتر هەر بەجددی مامۆسا بۆ خۆی تووشی کێشەکە هەر هەر بەجددی خۆشم بم ئەوە ناکەم کە بزانم ئەکەمە ناو کێشە و پیشگیریم ناکرێت و قسەی زری فەلسەفیانم بۆ ئەکرێت و تۆ تەمانێکی تر هەیە و بۆ ئاوات نەکردو بۆ نەوتوت حەمەگیان و ئەم شتانە ئەوە هۆکارەکەیە دکتۆر ئێستا قوتابیەک کە بینەر و بیسەری ئەم بەرنامەی ئێمەیە ئەڵە باشە منەمێ پلان دابنێم بۆ کۆشوو بۆ سەرکەوتنی ئەم ساڵم ئەم پلانە خۆی دایبنێ لەگەڵ قوتابیەکانی کە لەو قۆناغە بوون ساڵی ڕابردوو دایبنێ بێتە لای بەڕێستان وەکو نمونەی ئێوە وەکو ڕاهێنەری پەروەردەی بچێتە لای ئەوانەیە خەریکی ڕاهێنانی گەشەپێدانی مرۆین لەکوێ ئەم پلانە دابنێ چۆن پلان دابنێ وەڵی خۆی دایبنێ کاکدانانی من هەمیشە شتەکان وا لە یەکەم کە و نەفرە بڕای بەخۆیە بێ خۆی سنتەر بێ نەبێتە لای ڕاهێنانی پەروەردەی نەبێتە لای ڕاهێنانی چوزانم داروبەر خۆی دایبنێ عنی خۆی لە هەموو کەسە بێ مهمتر بێ خۆی لە نازانم ینی ئەوە ئەتر تۆ ئەتاکێکی سەرکەوتو لە ناو کۆمەڵگا دروستەکەی ئەنی کاڵێم خۆی لە هەموو کەسە پێ مهمتر بێ بلایەنە باشەکەی عنی بۆی بڕای بەخۆی هەبێ ئەکرێ پرسوڕایە بکە ماسن وەکو مامۆساگیان من ئەوەم کردووە فڵانە کەس ئەمەم کردووە تۆ پێت باشە چی نەوەکو خۆی تەسلیم بکە ئەرێ چی بکەم وەکو کەسێکی ینی دەستە پاچی لێ دەبچێ ینی هەموو شتێک بە حەزر بچێتە من ناپلان ئەمە ئەوە بکە بیخەمە بەردەستی هەموو شتێک خۆی ئەناسێ من ئەو ناناسم فڵانە کەس ئەو ناناسێ خۆی دانیشێ مەسەن تا چەند تاقی هەیە تا چەند نتوانێت نەخەوێت تا ساعت چەند نتوانێت بەیان زوو هەڵسێ نیوەڕوان تا چەندێک چالاکە بە سەرمایە تا چەندێک چالاکە ئەمە خۆی ئەناسێ هیوا هەیە ناتوانێت لە ساعتێ زیاتر بخوێنێت ئەمە خۆی گەورەی توانەکانی دابش کردووە خۆم شەرنی هەموو کەس تۆبعام بەدەست بێنێ شەرنی هەموو کەس 100% بەدەست بێنێ 70 بەدەست بێنێ ئێتر هەر یەکە و بەشەکان دابش بوون جا ئەگەر هەموو قوتابیە تۆبعام بەدەست بێنێ ئەکێ ببێ بە مامۆسا کێ بێ بە هەندەسە کێ بێ بە مۆسیقاژەن وێنە کێژ چوزانم ئەم شتانە لەبەرەوەی مادام تواناکان من ئەگەر بوون منم 10 نەفەر بێنە لام لەوانەیە یەک پلان بدەم بە هەر 10 نەفەریان ئێمە کەواتە ئەمە خۆی غەڵەتە ئەمە غەڵەتە بەڵام ئەو 10 نەفەرە هەر یەکە و لە بەشێکە وەرەگیرێ کەواتە هەر یەک و پلانێکی ئەوێت وانە کەسێک کە مەسەن بەشێک وەریگرێ پێویستی بە چەند ساعتێک کەسێک بەشێکی تر چەند ساعتێکی زیاتر لەبەرەوەی تکایە بڕاتان بە خۆتان هەبێ خۆتان تەسمی هیچ لایەنێک مەکەن پلان بە تایبەتی پلان خۆتان بۆ خۆتان دابنێن یعنی فلانە کەس قسەکەی ناو کۆمەڵگا کەشەبێدانی مۆرۆیی چیزانم فلانە کەس لەوانەیە لەو تەمەنەیە ئێستا تۆ لەو تەمەنایە زۆر لەو مهمتر بوو بیت لەوەری ئەو خاڵە ئادامان لێ خوا دەست خۆش بێ دکتۆر ڕای شخصی خۆم ڕانێ بۆ منە بێ ڕەنگەیان ئەمانە بە زۆر جار بڕات هەبێ هەر دانانی ئەم پلانە ئەوەندە بۆتە سەرێشە بۆ قوتابی یعنی ئێمە باواقعبینمی زۆربەی قوتابی ئیمانی بە پلان نییە یعنی هەر پلانی ناوێ خۆی ئەڕوات و تەبیعەتی حاڵ ڕۆژانە ئیشەکەی کاو ینی ئەم دانانی جەدوەلە هەر بۆتە گرێکی دەرونی لەسەر دڵی خوێندکاران دەست خۆش بێ هەر بەجددی ئەگەر داینان هەر داینەنێ باشتر هەر بەجددی ینی پلانی هەر پلان شتەکان پێوز ناکات یعنی ئێمە بتوانین شتەکان ئاسان کەینەوە ژیان ئاسان کەین ینی پێوز ناکات ئێمە قوتابی بتۆقێنین وا بکە و خۆمەک چکاکەش خۆ نەچێتە شەڕی جەنگی جیهانی یەکەم و دووەمەوە تەلەبەیەکە لە پۆلی 1 11 9 هیچ زۆر ئاساییە ڕۆژانوانەیە خوێنێتوێتەوە ئەڕوات و ئەخەوێت و تاوە ینی بەجددی لەوانێ ئەگەر حەزەکە پلاندانێ خۆی پلان بۆ خۆی دابنێ بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاک دکتۆر شا مستەفا ڕاهێنەری پەروەردەیی لەم تەوەرەیە لەگەڵ ماوەی دەست خۆش بێ سپاس بۆ ڕوونکردنەوە زانیاریەکان سپاس دەکەین